تا لەلایەن کێوە دامەزراوە، کێ بوون ئەو کەسانەی بیریان لە دامەزراندنی شاری سلێمانی کردەوە. شاری سلێمانی بەر لەوەی باسی شارەکە بکەین، باسی ئەو کەسانەکەین کە دایان مەزراندووە. بنەماڵی بابانیەکان بەر لەوەی شاری سلێمانی دابمەزێت، بیریان دروستکردنی شاری سلێمانی کردەوە و ئیماراتەکەیان پێش شاری سلێمانی لەکوێ بوو؟ لە گوندی قەڵاتوالان. یەکێک لەو شاعیرانە نالیە کە سەرمەشقی دامەزراندنی یا دامەزێنەری قوتابخانەی شەعری کوردیە لەکوێ لە شاری سلێمانی. پێش ئەوە ئێمە دەزانین لە ئەدەبیاتی کوردیە پێش دروستبوونی ئەم قوتابخانەی کلاسیکی نالی سالم کوردیە لەکوێ بەچی دەنووسرا؟ بە کرمانی ژوورو دەنووسرا. من کوردی ئەگەر ئینشا دەکا ئیمتیحانی خۆیە مەقسوودی لە ئەم داوا دەکا، یا لە مەیدانی فەساحەتدا بە ملسی شەهسوار بێتە ئەمول بە هەموو نەو عەزبانی ڕادەکا. کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە، هەر کەسێ ناداد نەبێ خۆی تالبی مەعنا دەکا. كيف قلت والله انا كورونا كيف قلت والله دور رجل شو يعني ويبون اشوف انا اشوف بس لو اشتنا يعني هذا يا دم واطي شاي باران باري نباري أنا والله باري قوية أنا والله اللي ربما